لە دوای بڕیارەکەی دادگای باڵا و بەگەڕخستنەوەی پەرلەمان بۆ یەکەم جار لە مێژووی وڵاتەکەیدا متمانە لە سەرۆکوەزیرانی پاکستان عیمران خان سەندرایەوە. The resolution for vote of no confidence against Mr. Imran Khan, the Prime Minister of Islamic Republic of Pakistan. پارتی ئینساف و لایەنگرانیشی ئەو بابەتە بە پیلانگێڕیەکی ئەمریکی ناو دەبن کە لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەوە ئەنجام درراوە. عیمران خان ڕایگەاندۆ وێنەی بەڵگەنامەیە دەداتە دادگای باڵا و فەرماندەی سوپا کە دەیسەلمێنێت ئەمریکا لە دژی پاکستان و حکوومەتەکەی پیلانگێڕی کردووە. ئەوەش جارێکی دیکە سەقامگیری سیاسی و ئەمنیە وڵاتە ئاڵۆسر دەکاتەوە. پێشبینی دەکرێت پەرلەمانی پاکستان شەهباز شەریفی برای سەرۆکوەزیرانی پێشوو نەواز شەریف بۆ سەرۆکوەزیران ڕابسپێرێت. بەڵام جگە لە گۆڕینی سیاسەتی دەرەوە چاوەڕوان ناکرێت ئەو حکوومەتە دۆخی ئابووری ببوژێنێتەوە. لە ساڵی 1947ەوە هیچ کابینەیەکی وڵاتە ماوەی یاسای خۆی تەواو نەکردووە. چاودێرانی کاروباری پاکستان ئەوە بۆ چەند هۆکارێک دەگێڕنەوە. لەوانە ململانەی بەردەوامی پارتە سیاسیەکان و گرفتی ئەوانیش لەگەڵ دەوڵەتی نێنی و هاوتەریبی سوپا و هەواڵگری وڵات. بۆی کێشەی کشمیر و ئەو هەژمونەی بە پاساوی پاراستنی وڵاتەوەیەتی سوپا خۆی بە بەرپرسی پاراستنی سربەخۆی و یەکپارچەی وڵات ناو دەبات. بۆیە بە مافی خۆی دەزانێت دەزوەرداتە کاروباری سیاسیەوە بە تایبەتی سیاسەتی دەرەوە. لە مێژووی سیاسی پاکستاندا بەردەوام پارتەکان نەیانتوانیوە زۆرینەی پەرلەمانی بەدەست بێنن. ئەوەش ناچاری کردوون بە پێکێنانی حکوومەتی ئێتیلافی لەگەڵ پارتە بچووکەکاندا. ئەو پارتە بچووکانش بەنیێنی ئەوپەیمانی سوپان و زوو سەنگەربەندی سیاسیان دەگۆڕن. هەر کاتێک ژەنەراڵەکان بیانەوێت لە دژی حکوومەت و تێکشکاندنی ژمارەی یاسای پەرلەمان بەکاریان دێنن. سوپا پێشتر لە ڕێگەی دادگاوە سەرۆکوەزیرانی یوسف ڕەزا گەیلانی و نەواز شەریفی دوورخستەوە. بۆیە بڕیاری ئەمجارەی دادگای باڵا بۆ ڕازیکردنی سوپا بە هەڵوەشانەوەی بڕیارەکەی پەرلەمان کە متمانە لە حکوومەت وەرنەگیرێتەوە چاوەڕوان کراو بوو. عیمران خان لە باکووری پاکستان لایەنگرانی زۆرە. تەنانەت بەر لە ساڵی 2010 سەرۆکی حکوومەتی ویلایەتی خەیبەر بوو. هەرە و جەماوەرش بوو گەیاندیانە حکوومەتی ناوەندی ئیسلاماباد. جیابوونەوەی هەندێک لە پەرلەمانتارانی پارتەکەی بۆ ڕێخۆشکەر بۆ لێسەندنەوەی متمانە. بەڵام تێکەڵبوونی دۆسیەکەی بەدژایەتی ئەمریکا و هەڕەشەی واشنتن لەوەی ئەگەر ناوبراو بمێنێتەوە پاکستان تووشی چارەنووسی خراپ دەبێت. هەروەکو پێشتر لە یاری کریکێتدا بووە پاڵەوان. دەوترێت ئەم بابەتەش دەیکاتە پاڵەوانێکی سیاسی.